هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکانی عێراق و کارکردن بە سیستەمی هەڵبژاردننی بازنەفراوان بەشێک لە حیزبە سیاسیەکانی باشووری کوردستانی نیگەران کردووە. هەرچەندە ئەم جۆرە لە سیستەمی هەڵبژاردن تا ئێستا بەتەواوی پەسەند نەکراوە، بەڵام لاگەری کارکردن بەم سیستەمە پرۆسەی دیموکراسی دەخاتە ژێر پرسیارەوە. لە هەرێمی کوردستان زیاتر لە 5 حیزبی سیاسی هەیە کە هەر یەکیان دەنگدەری تایبەت بە خۆی هەیە. ئەم جۆرە لە سیستەمی هەڵبژاردنە پەیڕەو بکرێت، کورسی حیزبە کوردیەکان زیاتر لە نیوەی ئێستا کەم دەبێتەوە. نسبەتی ئەو سیستەمە تازەوە کە بڕێرە لە عێراقا پەیڕەو بکرێت بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، سیستمێکی زۆرینەیە و سیستەمە زۆرینەکانیش تەبیعەتیان وایە کە عادەتەن لە بەرژەوەندی ئەو حیزبانن کە گەورن و خاوەنی ڕێخستنێکی تۆکمە و منەظەمن. باشی ئەم سیستەمە ئەوەیە کە عادەتەن پەرلەمانێک پێکەهێنێ کە ینی حیزبی زۆری تێنەچێت ئێمە لە ڕابردووە بەدەست زۆری حیزبەوە ئەمان ناڵاند لە پەرلەمانە. ئەم جارە نەخێوانێک کۆمەڵ حیزبی محەدد ئەچێتە ناو پەرلەمان و لە ئەنجامیشە حیزبێکیان دوو حیزبیان ئەو پەڕی سێ حیزب ئەتوانن حکوومەت تشکیلکەن ناناڵێنن بەدەست ئەو معاناتەوە کە لە جارانی پێشوە بۆ تا حکوومەت تشکیلەکرا 9 مانگی پێچوو. ئەگەر حیزبەکانی تر یەک بگرن پێکەوە کار بکەن ئەتوان ببن بە مراقبێکی باش و بەهێز بەسەر ئەدای حکوومەت و ئەدای پەرلەمان و لە ئەنجامیشە بەخێر و باشە شکێتەوە بەسەر ئەدای حکوومەت و پێشکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان و لە هەمان کاتیشە ئەم سیستەمە ئەبێتە هۆی ئەوەی کە یاساکان لە ناو پەرلەمانە زۆر نەمێننەوە بە ئاسانی دەنگیان لەسەر بدرێت و تێبپەڕێنرێت بتێ و نەتەوێ مادەم یەک کەس لە بازنەیەکە ئەیباتەوە یان دوو کەس لە بازنەیەکە ئەیباتەوە مستەحیلە ئەو حیزبە چەکدارانە قبولی ئەوە بکەن پرۆسی هەڵبژاردنەکە بە دیموکراتی بچێ بڕێەوە هەموو هێز بەکارهێنن پارە بەکارهێنن ئەوەش لە نەتیجە زیان ئەیە لە دیموکراتی و باش نەزاهەت و حڕێتی پرۆسی هەڵبژاردنەکە. عێراق خۆی ئامادە دەکات بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەخت و سەرۆک وەزیرانی عێراقیش سوورە لەسەر ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە. پێشنیاریشکراوە کار بە سیستەمی هەڵبژاردننی بازنەفراوان بکرێت. بەرپرسی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی دەڵێت کار دەکەن بۆ ڕاگررتنی ئەم جۆرە لە سیستەمی هەڵبژاردن. خۆگەر هەڵبژاردن بەم سیستەمە ئەنجام بدرێت هیچ ڕێگەیەک نامێنێتەوە لە بەردەم حیزبە کوردیەکان تەنیا یەکگرتنیان نەبێت بە لیستێکی سربەخۆ کاوەش کارێکی قورسە و تا ئەندازەیەکیش مەحاڵ. ڕەنگە بۆ عێراق مەسەلەی تا ڕادەیەک ئەگەر بازنەکان بچووک بکرێتەوە ئامانجێکیان بۆ بێنێتە دی ئەویش ئەوەیە کە ئەو پەرشی و بڵاویە لە حیزب و لە کوتلە و لە چۆنەڵێ هێز کەم بکاتەوە کەوای کردووە زۆر جار تشکیلکردنی حکوومەتی ئەنجومەنی پارێزگاکان ئەستەم بێ کابرا کورسیە دوو کورسی هەیە بەڵام داوای پشک و بەشەکە بەڵام بۆ هەرێمی کوردستان بەڕێی من نەتیجەیەکی سلبی ئەیە بەدەسەوە. نەتیجە سلبیەکە ئەوەیە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان 5 هێزی سیاسی پێکی دەهێنن پارتی دموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کۆمەڵ یەکگرت و بزوتنەوەی گۆڕان. لە ڕاستیدا ئەگەر داوائیری بچووک بێ ئەتوانین بڵێن ئەو ئەزمونە دیموکراسیە لە هەرێمی کوردستان ڕەنگە کۆتایی پێبێ خۆمان نەزانین هیچ یەکێک لەو سێ هێزەی کە تا دوێنێ معارەزە بوون ئێستا بڵێن بزوتنەوەی گۆڕان لە ناو دەسەڵاتایە لە هیچ قەزایەک بە شێوەیەکی گشتی یەکەم نەبوون کە تۆ بچووکێکیتەوە ئەم سێ هێزە کە نزیکی 700 بۆ 800 هزار دەنگیان هەبوو کۆتایی بە نوێنەرایەتیان دێ مەگەر ئەڵڵاهومە سبێنێ بیر لەوە بکرێتەوە تەحالوفات بکرێ هەرسێکیان لەگەڵ هێزێکی وەکو یەکێتی بە تەنسیق یان لە دەڤەری پارتی لەگەڵ پارتی کە ئەوە بە زەحمەت ێزانم ئەوە بکرێ بۆیە بەڕاستی ڕەنگە ئەوە سلبیەتی بۆ هەرێمی کوردستان زیاتر بێ ئەگەر تەحەدیەکانی لەبەر چاو نەگیرەیە ئەگەر ئامادەباشی بۆ نەکرێت لایەن هێزە سیاسیەکانەوە. لە سیستەمی هەڵبژاردننی بازنەفراوان ئەگەر حیزبێک 19500 دەنگیش بهێنێت ناگات بە کورسیەکی پەرلەمانی و کاندیدێکیش 200,000 دەنگ بهێنێت بۆ حیزبەکە تەنها یەک کورسیە و دەنگەکانی دیکە ناچێت بۆ کاندیدەکانی هاوڕێی. بۆیە حیزبە کوردیەکان و بەشێک لە حیزبەکانی دیکە ئەم جۆرە لە سیستەمی هەڵبژاردن بە زیانێکی گەورە دەزانن لە پرۆسەی سیاسی و کار دەکەن بۆ بەرگرتن بەم جۆرە لە سیستەمی هەڵبژاردنە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.